هەر سەبارەت بە مەسەلەی سزادانی سلەیمانی هۆکاری ئەمە چییە؟ چی لە پشت ئەماوەیە؟ ئایا چه عەقڵ و مەنتیقێک قبوڵی دەکا حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرهەمی خەباتی تەواوی خەڵکی کوردستانە بێت سلێمانی سزا بدات؟ لەسەر ئەم بابەتە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین داخۆ بزانین ئەم دەستەواژانە بۆچی بەکاردێ، چی لە پشتیەوەیەتی. با میوانداری زۆر بەڕێز کامەران غەریب چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کامەران شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. زۆر باشە، بەڕای ئێوە بەکارهێنانی دەستەواژەی سزادانی سلەیمانی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئایا ئەوە لە بنەڕەتدا جێبەجێکردنی ئەجێندایەکی ناوخۆیی و دەرەکی نییە دژی هەرێمی کوردستان و خەباتی 100 ساڵە و قوربانیدانی خەڵکی کوردستان؟ شۆ باش کاک حاکم.